ئۆتۆمبیلەکەی خۆم نام لە قیاسی ئەمانە لەبەرەوەی ئەمانە گورگن ئەمانە دەرەچن دوایی بۆ من لەسەر دەکەن من بە حکمی خۆم من حەزم لە ماجستایە لەبەرەوەی ماجستا ساری کە یەکەم لە ڕووی هینۆ لە مارسیزی 550 چێ هەیکەلەکەەوە هەموو عینەن 550 وایە مارسیز وایە ئەمە سەوتی عەزەڵاتی پێڵێن ئەمە بەلای خۆیانەوە پێڵێن سەوتی عەزەڵات لەجێ خۆیانە پەنتەڕاژی گەنۆیکەن بە دوو گەڵوەمانە ئەمە دیارتەیەکی بڵێن چۆنە ئەمە ڕووکەشە ئەمە پیوەکو پێڵێن بە عەرەبی پێڵێن یەعلام ئەمە خۆ دەرخستنە بەس من حەزم بەوانە نییە حەزم بەوانە نییە نا حەزم بەوانە نییە باسی ماجێستات کردوتت ماسەفاتی زۆرە مواسەفاتی لە ماجستایە لە مارسیسی 550 هەیە پێماوە لە باتی دانێ دوانمێ ڕەشەکەی چمێ سپێکەی چمەیە بەشداری پێش بەکەی پێکی جا من کە بێمە ڕێزی ئەم کوڕەگەنجانە منی ژۆک ئەوانوانم خراپی ئەوان نییە ئۆتۆمبیلەکەی خۆم نام لە قیاسی ئەمانە لەبەرەوەی ئەمانە گورگن ئەمانە دەرەچن دوایی بۆ من لەسەر دەکەن